کەناراوەکانی دوورگەی لێسپۆسە لە یۆنان کاتێک کۆچبەران دەگەنێ ئێرە وا دەزان جارێکی دیکە لە دایک بوونەتەوە هەر بۆیە کە پێیان خستە سەر خاکی ئەوروپا بە نیشانەی سەرکەوتن و گەشتن بە ئامانجەکانیان ئەو هێلەکانی کە لە ئاسیاوە هاوڕێتیان کردوون بە کەناراوەکانی دەستپێرنەوە بەسەدان ئێلەک لێرە کەڵەکە بوون. هەندێک لەو ئێلەکانە لەبەر کەسانێک بووە کە پێش گەشتن بە یۆتۆپیاکەیان گیانیان بە ئاو سپاردووە. هەندێکیشیان گەشتنوتە کەناراوەکانی ئەوروپا بەڵام گەشتێک کە مەترسیەکانی ڕێگای هێشتا لەبیر نەبردوونەتەوە. ئەم هاتن بەهرێ ئەم ئاو پڕ هەبوو، مۆجاوی پڕ هەبوو، بەهر بلند بوو، ینی ملەت پڕ دەترسیان. ئەم درێ سەعەت و نیڤەکەمە 5 سەعەتام دا ئاوێدمان نەما متۆر نەما کاری بوو بەڵام نەما کاری بوو مە بگیاندا جیێمەک ئەم بەهاتانە خۆشی ئەم دمەشن ئاڤل مەدخێ مەدخۆلە پینە مە چیک دەکەی ینی ئەم مری بوون بڕاستی ئەم داوێد مری بوون ئەمە خودێمە خەلاص کرد ینی ئەزڤایش دل دەبێژم ینی هەنی هەر کەس و چیرۆکە کوێ هەیە ینی تێم گەلێک چیرۆک بیست یەکی هاژمر گۆ ئەم 18 هەب ناو مەتفەتسین ئەم پێ نزا چەند هەب ئەم خەلاص بوون و 18 هەب گشت زاروک هات فەتساندن و هون دبینە ژی بێ چاوە بوویە ملەت خۆ چ زۆرێ گیاندنەڤر ڤای بەلەماوان ژی بەلەم ژی تەقاندنە ش بۆ خاترێ گڤە نەگەڕێ. ئەو کۆچبەرانی بە هەرزان فرۆشتنی ماڵ و مڵک و بەجێهێشتنی شار و وڵاتیان پێدەنێنە یۆنان دوای ئەوەی کە کەمێک لە ماندوێتی ڕێگەیان دەحەسێنەوە چاویان بەڕووی ڕاستیەکاندا هەڵدێت. ئەوان دەبینن لە ئەوروپان بەڵام هێشتا ڕێبواری ڕێگایەکن کە بنی دیار نییە و ناوەندی داخراوە. أميدي من بس حدود فكن حدود مقدونيا فكن أم بجهنا ألمانيا داخل مش ميركل هيا إيش همو سروكن الدولة داخل ما هيا حدود فكن حالة ما ببرسن أم برازيل بون حالة ما نخشوا ما نبي بتعبك إنه بقر ما تركيا نبي ما درك نبي ما ألمانيا ده بابي من ألمانيا عائلة من لويريا مدفيازي كم دمون هكذا فيها بتركيا أو تركيا بس دوي دري طلب على شو كم لوي دري بينهم بس ما تركيا نبي بيس بون لما تخستن وحالة ما قالك نخش بالويري. دەڵێن کورد و سنوور زۆر لێک نامۆن. دەڵێن چاڵدێران 2 سنوور و ساکس بیکۆش 4 سنووری بە زۆرملێ بۆ کورد داناوە. ئەو کوردانی بەهۆی شەڕ و قەیرانی داراییەوە ڕوو لە تاراوگە دەکەن دیسان بەرەو ڕووی کۆمەڵێک سنوور دەبنەوە کە حەزیان لێ نییە. ئەوان چاوەڕێن تاوەکو پێش سنوور داشکردنەوەیان سەرکردەکانی ئەوروپا لە کۆبوونەوەی 17 و 18 ئەم مانگەدا سنوورەکان بەڕوویاندا بکەنەوە. ئاڵاشاڵی ڕوودا و لە دوورگەی لێسبۆس